سڵاوتان لێ بێوم کاتتان باش. ئێرە ناوچەی تانزەرۆی شاری سلێمانیە، شوێنی فرێدانی خۆڵ و خاشاکی سلێمانی و دەوروبەرێتی. لەگەڵەوەی هەموو شتێک لێرە فرێدەدرێ تا چەندە پاشماوەی مادە کیمیاییەکان و پاشماوەی نەخۆشخانە و تاقیگەکانی پزیشکی و پاشماوەی کارگەکانیش بە هەمان زۆر لێرە فرێدەدرێن و دوجار داخرێنە ناو ئاوی تانزەرۆ کە سەرچاوەی ئاوی خواردنەوەی چەندین ناوچەیە. بۆچی چارەسەری ئەم کێشەیە چەندین ساڵە ناکرێ؟ ڕیسایکلینەکەی شاری سلێمانی وەکو کارگە بڕیاری لێدراوە چەندین ساڵە، بەڵام تا ئەم ساتە هیچ کارێکی تێدا نەکراوە. بە دوای ئەم بابەتە گرنگ و هەستیار و مەترسیدارەدا دەگەڕێین لە بنکۆڵی ئەم جارەدا. ئێوەش لەگەڵمان بن. ئەم ئۆتۆمبیلانە ڕۆژانە لە گەڕەک و کۆڵانەکانی شارەوە پاشماوە و ژەهر کۆ دەکەنەوە، بەڵام هەر لە نزیکی شارەوە تێکەڵ بە خاک و ئاو و هەوا و ژینگە دەکرێتەوە. لێرە بەشێک لە هاوڵاتیانی کەم دەرامەت لەو خۆڵ و ژەهرە نانی خۆیان پەیدا دەکەن، نان پەیداکردنێکی سەخت و ژیانێکی کولەمەرجی. ئەوان بە جۆرێک لە زیانەوە نزیکن کە تەنها ڕەنگە پسپۆڕان بتوانن شیکاری حاڵی ئەو کەسانە بکەن. ئێرە ناوچەی تانزەرۆیە، دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی. ڕۆژانە نزیکەی 1500 تۆن خۆڵ و خاشاک و پاشماوە کە هی شاری سلێمانیە لێرە فرێدەدرێ. بەشێک لەو پاشماوانە کە زۆر ترسناکن پاشماوەی پزیشکین، بە تایبەتی پاشماوەی نەخۆشخانە ئەهلیەکان و تاقیگا کیمیاییەکان و کارگەکانی ناوچەکە. شلەی پاشماوە فرێدراوەکان کە بەم شێوازە ئاوە ڕەشە ژەهراویە دەردەکەوێ بەردەوام دەڕژێتە کوێ؟ ئەوە پرسیارەکەیە. بێگومان ناو ڕووباری تانزەرۆ بەم شێوەیە تێکەڵ دەبن، ڕێگا دەگرن بەرەو دەریاچە و بەنداوی دەربەندی خان کە سەرچاوەی ئاوی خواردنەوەی دانیشتوانی ناوچەکەیە. ئێرە پاشماوەی ئاوی خۆڵ و خاشاکی شاری سلێمانیە کە لێرە لە ناوچەی تانزەرۆ کۆکرێتەوە بەو شێوازە کە دەیبینن دەڕژێتە ناو ئاوی تانزەرۆ و چەمی تانزەرۆ. بێگومانەوە ئاوژە ڕوا بۆ دەریاچەی دەربەندی خان و سەدی دەربەندی خان و سەرچاوەی ئاوی خواردنەوەی زۆرێک لەو خەڵکەیشە کە بێگومان ڕەنگە هەر پسپۆڕان بزانن چەنەها نەخۆشی بە دوای خۆی هێنێ. بە چاوی خۆتان بیبینن. ئەگەر لێرە لای نەبن بەلانی کەمەوە لەم شوێنە لا نەبرێت، هەوڵاتیانی دەشتی شارە زۆر و قەزای دەربەندی خان و بەنداوی دەربەندی خان و دەشتی گەرمیان و هەتاکو پارێزگای دیالە و ڕووباری دیژلە و هەتا بەسرە پەنجەی تۆمەت بۆ ئێمە ڕائەکێشن کە ئاوەکە ژەهراوی ئەەکەین. تۆ ئەندامی پارێزرانی ئەو عێراقیشی ئێستاوانەوە تۆمەتە ئاڕاستی هەرێمی کوردستان و ئەم شوێنەکەن؟ بەڵێ ئەو تۆمەتە ئاڕاستی سلێمانی ئەکرێت. لێرە و لەوێ پێمان وتراوە کە سلێمانی تۆمەتبارە بە پیسکردنی ئاوی عێراق لەبەرەوەی پاشماوەی پزیشکی، پاشماوەی پلاستیکێکی زۆر، پاشماوە تەڕەکان، پاشماوەی تاقیگەکان. بێگومان کاگرنجەوەیە پاشماوە ترسناکە ژەهراویەکانی نەخۆشخانەکان، مادە ژەهراویەکانی کارگەکان، هەموو ئەمانە تاقیگەکان هەموو یڕژێتە ئەم شوێنە. دوجار بەڕق و بەشلەوە دوجار جگە لە نەخۆشخانە حکومەکان کە بە شێوەیەک چارەسەری دروستی بۆکرێت لە شێوەی ئۆتۆکلێڤ و سووتان بەفڕن، زبڵی نەخۆشخانە ئەهلیەکان، دەربانی ئەکسپایر، زبڵی تاقیگەکان هەمووی لێرە فڕێدرێت کە ئەمانە بەشێکن لەوانە. وەیکە لە کێشەکانی تری ئەوەیە بە چواردەوری ناوچەی ریسایکلینی سلێمانی و فرێدانی خۆڵ و خاشاکە سەوزە و باخ و باخاتی خەڵکی لێ هەیە. ئێستا خۆتان بینیتان سەگی بەرەوا لێرە هەیە، ئەم سەگانە لەم زبڵە ئەلەوەڕێن لێرە خواردن دەخۆن، دوجار تێکەڵی ئەو سەوزەواتانە ئەبن و بە شێوەی زنجیرەی خۆراکی ئەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان. لادی کە حکومەت ئەبێ هەنگاوی بەپەلە و گرنگ ئەوەیە ئەگەر کارگەی ریسایکلینەکە کێشەکەی بۆ تەخت کراوە حازرە جێبەجێ داکە ئەم زبڵە دوور خاتەوە. 10 ساڵە بەس ریسایکلی ناکرێ. ئەو ریسایکلینە ئەوەی ئێمە ئاگادارین لەگەڵ دوا کۆبوونەوە لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەهۆی گرەیەکی حیزبیەوە پەکی کراوە. تۆ نەگرێکە لەکوێیە کردووە؟ ئەوە گرێ حیزبەکە ئەوە بێبوتەوە گرەیەکی حیزبیەکە وردەکاریان پێ نەوت ئەشێ وردەکاری بێمە دەوترابێ. بەڵام من ملانی چەند کەسێکی ناو حیزبێکە لەوەیە؟ بەڵێ ئەو شتە باوێتی لە کوردستانە نەک ناوچەی ریسایکلین. کارگە هەیە لەم ناوچەی تانزەرۆیە ماگانە 600,000 لیتر تێزا بکاتە ناو ئاوی تانزەرۆ. بەڵگەتان هەیە؟ ئەتوانی بەڵگە بێنین. بەڵێ بەڵگە هەیە. بەڵگە هەیە ئەتوانی بەڵگە بێنین. ئەو شتەکە ئەگەر گەڕانێکی بەیداری بکەی ئاوەڕۆی کارگەکان هەمووی ئەبینیت. ئەو بە چاوی خۆتان دەبینن. ئەوە وەکو ئاوەڕۆی
پیسترین جۆری ئاوەڕۆیە ئەوەکە بەڵام بەردەوام ئێستا تۆ گەلە بەرپرسانی ژینگەی هەرێمی کوردستان بپرسیڵن هەوڵی بەردەواممان ناوە لایەنە پەیوەندیدارەکان واڵێن ئەم هەوڵانە هەوڵی جددینین یان هەر تەنها ڕووپۆشکردنە یان مایکەپێکە کراوە ئەوان هەوڵی جدی خۆیانێن بەڵام من وەک وتم کێشەکە زۆر لە دەسەڵاتی حکومەت زیاترە کێشەکە حزب دروستی کردووە و کە چارەسەریش ناکرێت تەنها ئەوان لە چارەسەری ناکەن ژین ئەم جۆرە لە ڕیسایکلینکردن لە فرەدانی پاشماوە خەریکە لە ئەفغانستانیش باوی نابێت کە لەوانەیە هەرێ جار وەکو نمونەیەکی ناشرین سەری ئەفغانستانکەین ئەمە کۆنترین و خراپترین جۆری فرەدانی پاشماوەیە لانی کەم ئەگەر خۆیان حەلی ناکەن ئەم زبڵە وڵاتانی دەوروبەرمان ئەیکڕن ئێران ئەیکڕێت تورکیا ئەیکڕێ ئەتوان دووری خەرەوە لێرە یەکگومانم بەرنامە لە بەهارە ڕیکۆرد دەکرێت دۆخی بەهار جۆرێکی ترە کە مەگە زۆر بێزارە نەکارچەنە مێشومەگەر زێم ناوە هەر بەردەوامە بەڵام لە هاوینە کارەساتێکە خوڵقێ مەگەر هەر خەڵکیێم ناوچەی خۆیان بزانن چیان بەسەر بێ ئەم تانجەرۆیە جاران هێندە شوێنێکی سەرنجڕاکێش بووە سەرچاوی شیعرەکانی گەورە شاعیرانی کوردی وەکو نالی بووە کە لە چامەکەیدا بۆ سالم ناوی بردووە بەڵام ئەوە ئێستا دۆخی تانجەرۆیە نەک تەنها پاشماوەی ڕاق بەڵکو ئاوەڕۆی شاری سلێمانیش دەڕژێتەوە ناو ئەم ڕووبارە کە تەنها ئاوەڕۆی ئاسایی نییە و پاشماوەی شلی نەخۆشخانەکانیشی لەگەڵدایە. لە نزیکی فرێدانی پاشماوە و خۆڵی سلێمانی لە ناو ئەم کیسە زەردانە پاشماوەی پزیشکی کۆکراوەتەوە کە هی نەخۆشخانە حکومیەکانە لە ناو ئەم فڕنانەدا دەسووتێنرێ و لە ناو دەبرێن. ئەگەر ئەم پاشەڕۆی ئەگەر نەسووتێ چی میکرۆبە چی ڤایرۆسە هەمووی بڵاوە بێتەوە چونکە توی خێتە ناو پاشەڕۆیەکی ئاساییشەوە ئەو پاشەڕۆ ئاساییشە ئەبێ بە سەبەبێ بۆ ئەوەی کە چی حیوانات و حەشەرات و وەکو مێش و مەگەزەوانە هەمووی لەوێ زیاکات عادەتەکەی زیاکە هەمووی نەقڵە بێ نەخۆشی نەقڵەکە بۆ هەموو لایەک. ئەو ڕۆژەی ئێمە لێرەین تیمی تایبەتی ئاسایشی سلێمانیش لێرن مادەی هۆشبەری دەست بە سەرداگیراویان هێناوە و دەسووتێنرێ بەو شێوەیە دووکەڵێکی زۆر بە ناو شاری سلێمانیدا دەچێتەوە. بەرپرسانی تەندروستی سلێمانی دەڵێن دووکەڵەکە زۆر زیان بەخش نییە تا ئەم ساتەش هیچ پاشماوەیەکی نەخۆشخانە ئەهلیەکان لێرە ناسووتێنرێ باڵکو وەکو پاشماوە ئاساییەکانی دیکە فڕێ دەدرێت. طبعا بنسبة محرقة پێک هاتووە لە دوو چامبار ینی دوو ژووری سووتانە ژووری یەکەم حرارەتەکەی کە مادەکانی پێسووتێنێ گاتە دەوری 900 دەرەجەی میئەوی ئەوە ژووری یەکەمە بە سەعات دەمێنێتەوە تایە مادەکە ژووری دووهەمیش ئەگاتە 1200 دەرەجەی میئەوی لە 1200 دەرەجەی میئەویە هەموو شتەکان غازەکان هەمووی هیچ تاسیری نامێنێ بڵێن تاسیرە کاتە سەرژنگە ئەوەیە ینی بەڕاستی شتێکی زۆر باشە ئەوەی کە ئێستش ئەی بنین ئێوە لە تانجەرۆ مەحرەقەی کۆنا تازەمان کردوێتەوە بە مەبلەغێکی زۆر کەم. نزیکەی 4000 ماڵ لە ناوچەی تانجەرۆ و گوندەکانی ئەو ناوچەیە بوونیان هەیە لە پاڵە و ژینگەیەدا ژیان دەگوزارێنن کە بە دووکەڵ و پاشماوی ژەهراوی ڕق و شل هەواکەیان پیس کراوە لە ئەنجامی گەڕان و بنکۆڵکردنی ئێمە گەیشتین ئەم ماڵە کە لەم کات و ساتەدا پیاوێکی تەمەن 40 ساڵی ئەم ماڵە تووشی شێرپەنجە بووە بە هاوکاری خزم و دۆستانیان ڕەوانەی هندستانیان کردووە بەوەی چارەسەرێک وەربگرێ. بەڕاستی شتێکی ترسناکە شتێکی کوشندەیە ئەم بۆن و بەرام و شتەکە هەر لێرانەکە بە سیارە ئەڕۆی جامەکانە هەوای جامیشی داخسە هەوای دەرەوە ناو سیارەکەی حاستەکە ئەی ئەو ماڵانی کە لێرانان و ئەو هەموو ناڵەوردەی کە لێرن ئەبێ وەزیان چۆن بێت و چی بکات. کەوتە سەگەل لێکۆڵنەوەی لەسەر هەموو مناڵانە بکرێت کە لێرە ئەژین ینی دەرەکەوێت کە ئەمانە ئەو خۆڵا پاشما و کاریگەریەکانی لەسەریان بەجێماوە. بە تاکیدی من چەند جارێک وەکو بیستنەوە بیستومەتەوە چەند کەسێکیشیان تووشی نەخۆشی بوون لە بەهۆکاری ئەو بۆن و بەرامە ناتەندروستی کە لە ناو منتیقەکە دروستە بێت و هەیە بە هۆکاری ئەو خۆڵەیە زیاتر. زۆر باشە چەند کەسان بینیوە لێرە تووشی نەخۆشی بوون وانە؟ وەڵای زۆر خەڵ زۆر توش بۆ لێرە هەیە توش نەخۆشی بۆ چە بڵم هەیە زۆر توش نەخۆشی بۆ بۆنی ئەو خۆڵە بۆنی وە پیش هەر ئالی لەو خۆ بڕۆ جاشەوان بێ ناوێت لێرە داچیت هەر ئێواران بێ لێرە بەردە ئیشێکرد ماوەتر بۆنەکە واتە ژوور ینی بۆنی خۆڵەکە بە هەوای بەری دەکەوێتە ناو هەمووی بەڕاستی
جێگەی ژیان نییە جێگەی ئەوە نییە کە ژیانی تیا بەسەر بەری بۆ جۆرە خراپە من میوانی میوانی ڕێژ میوانە ئەم باوکی مناڵانە لە هەندستانە ئێستا ڕێ خوا هاتی زیاتر لە 200 کارگا لە ناوچەی تانجەرۆ بوونیان هەیە لە ساڵی 2016دا نۆلی ژنا بۆ کێشەکانی ئەو ناوچەیە دروست کراوە توانراوە 27 کارگا بەهۆی نەبوونی مەرجی سەلامەتی دابخرێ بەڵام ئەو کێشانە لە ساڵەکانی دواتر دووبارە بەرۆکی دانیشتوانی ناوچەکەیان گرتۆتەوە و بێچارەسەر ماوەتەوە بێجگە لە پاشماوە پزیشکیەکان ڕاستەوخۆ بەشێکی زۆری پاشەڕۆی کارگە و پاڵاو گەنایەسەیەکانی ناوچەکەیش دەڕژێتەوە ناو ڕووباری تانجەرۆ ئەم ئاوەی کە ئێستا ئەیبین لە پشتمانەوە ئەمە ئاوەڕۆی یان ئەو کارگە کۆمپانیا هەتا ئاوەڕۆی هاوڵاتیانی شاری سلێمانی ژێتەوە سەری بۆیە بەداخەوە ئێمە زۆر دەمێکە هاوارەکەین کە چارەسەرێکی گونجاو بۆ ئەمە دانێن چکە ژیانی سەدان هەزار هاوڵاتی لە دەربەنی خان و هەتاکو و کەلار و ئەو منتیقەیە لەسەر ئەم ئاوەیە ئەم ئاوە ناکرێ بچێتە ئەو دەریاچەیەوە چکە لەبەر ئەوەی ڕاستەوخۆ تاسیراتی هەیە لەسەر پیسبوونی دەریاچەکە و هەتاکو نەمانی سامانی ماسی کە لەو دەریاچەیە زۆر باشە هیچ ئێوە توێژینەوەیەکتان کردۆ بە دۆدا چونێکتان کردو ئاوی زۆربەی کارگەکان پاشماوەکانیان ئەڕژێتە ناو تانجەرۆ بەڵێ دەیان تێژەرەوە کراوە لەسەری و ئاوی کارگەکان ڕاستەوخۆ هێتەوە سەر ئەم جۆگەلەیە ئەم جۆگەلێژ ئەچێتەوە دەربەنی خان چەندین جارتیمی شارەزا لە بواری ژینگەیە هاتوونەتە ئەم ناوچەیە ئێستا هەژمارێکەیە بە ناوچەیەکی زۆر پیس چونکە لە ئەم ناوچەی تانجەرۆ ئێستا پیشەسازیە ناکرێانی کارگەیەک کاری وە بەرێریان بۆ خۆی کات و بەڵام زەرری هەبێ بۆ گشتی واتە ژینگەی گشتی پیسکە ئەمەیە کێشەکە لێرە و لە هەمان کاتە ئەم ئاوە زۆر بە ئاسانی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت عیلاجی کە چارەسەری کە ئەمە ئەگەر وا بڕوات و چارەسەر نەکرێ یعنی ئێمە لە چەند ساڵێکی ترادابێ لەوانەیە کارەساتی مرۆیی ڕوو بدە هاوڵاتیانی ئێرە کە هاتوونە بڕۆن بیدوێنن کە ئێستا چەندین خەڵک لە نزیکی ئەم کارگانەیە کە دانیشتی گوندەکانی ئێرەن تووشی نەخۆشی درێژخایان بوونە تووشی نەخۆشی سەرەتان بوونە. ستانداردەکانی ناوچەیەکی پێشەسازی وەکو تانجەرۆ بە جۆرێکە بۆ گوزەرانی ژیان گونجاو نییە بە وتەی پسوەڕان تا ئەم ساتەیش پرۆژەی ڕیسایکلینەکەی شاری سلێمانی کە چەندین ساڵە باز دەکرێت لە ناوچەی تانجەرۆ تەنها دیواربەند و ئاو و کارەبای تاو بووە ژینگەی سلێمانی مۆڵەتی 2 مانگی داوەتە نەخۆشخانە ئەهلیەکان بۆ ئەوەی دوای ئەو ماوەیە بە هیچ جۆرێک نەتوانن پاشماوە پزیشکیەکانیان فڕێ بدەن واک بەڕێوەبەری ژینگەی سلێمانی دەڵێ سکاڵایان لە دێشت تۆمار دەکەن. پێشتر تەواوی پاشەڕۆکان دەکرایە ئەو ناوچەیە و چ سەرخاک بێت چ ئاو بێت چ هەندێک جار ئەبوو هۆی پیسبوونی ئاوی ژێرزەویش بەڵام لە ئێستادا باشترە بەڵام وترێت پاشماوەی نەخۆشخانەکان تاقیگەکان هەمومان ئاڕژێن ناو تانجەرۆ بێگومان وایە لە هۆکارەکەی ئەوەیە ئێمە لە سەر ئاستی پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستانی سیستەمێکی دروستی خۆڕزگارکردن ئیدارەدانی پاشەڕۆمان نییە کە خۆی بینێتەوە لە کەمکردنەوە دواتر دابەزاندنی با بڵێن خۆی بینێ لە کەمکردنەوە بەکارهێنانەوە و دواتر با بڵێن ڕیسایکڵکردنی ئێمە بەڵێ نیمانە پاشەڕۆکانمان بە شێوەیەکی گشتی تێکەڵن کە پاشەڕۆیەکی مەترسیدار کە خۆی بینێتە لە پاشەڕۆ مەترسیدار و نامەترسیدارەکانیش کاتێک پاشەڕۆیەکی مەترسیدار تێکەڵە بێ لەگەڵ پاشەڕۆیەکی نامەترسیدارە بە هەمان شێوە پاشەڕۆ نامەترسیدارەکەش دەکاتە مەترسیدار واتە ئەبێ ئێمە ترسمان هەبێت لە تێکەڵکردنی پاشەڕۆ پزیشکیەکان پاشەڕۆ پیشەسازیەکان پاشەڕۆکانی هەتا دوایی کە لە پۆلێنی پاشەڕۆ مەترسیدارەکان و ئاماژەیان پێکراوە بە پێی ستاندەرە نێودەوڵەتیەکان پاشەڕۆ پزیشکیەکانیش تەنها 2 مانگ مۆڵەتیان پێدراوە پێویستە خۆیان مەحرەقدا بنێن و بە هیچ شێوەیە تێکەڵی نەکەن یعنی لەم 2 مانگی ئایندا لەسەوکە قساکەین ئەبێ چارەسەری بکەن بەڵێ پێویستە ئەگەر وانەکەن دۆخەکە مەترسیدارە نه ئەگەر وانەکەن ڕێکاری یاسایی لە جیانەگرێنە پسپۆڕان و بەرپرسانی ژینگە زیاتر کارەکانیان لە چوارچێوی سیمینارات و هۆشداری پێدان ماوەتەوە پسپۆڕانی بوارەکەش دەڵێن تەنانەت کەسان و دەستگا ئەکادیمیەکان کە دەبوو زیاتر لە خەمی ژینگەدا بن هۆکارن بۆ پیسکردنی ژینگە لە ڕێگەی فرێدانی پاشماوەی کیمیایی و تاقیگەکان و نەخۆشخانەکان بە شێوەیەکی نازانستی کە لە ئەڵمانیا بووم
لە کارگەیەکی کیمیاویش ئیشمە کرد کە کارگەی مێرک کیمیاویە لەم کارگەیە عمری نزیکەی سەر و 300 ساڵە عمری نزیکەی 18,000 مادەی کیمیاوی پێک دروست ئەکرا لەم کارگەیە بەڵێ من لە قسمێکی ئۆرگانی بوو ماوەدی کیمیاوی ئۆرگانیمان بەرهەمێنە دای هایدرۆکسی ئەسیتۆنی پێوتە کە بەرهەمێنانە بە کارلێکێکی بەکتریا طبعی لە ئامادەکردنی ئەم پێکاتەیە چەندەها مادەی کیمیاویمان بەکارهێنا یەکێک لە سیاسەتی ئەو با بڵێن کۆمپانیا کە من لەوێ ئیشمە کرد بە هیچ کلۆجێک بۆمان نەبوو هیچ یعنی حەت چەند بڕەکە کەم بێ لە مادە هیچ مادەیەکی شیمیاوی تێکەڵ بکەین بە ئاوەڕۆ کولی مادەیەک بۆی ئێمە حاوی خۆیمان هەبوو یعنی مادەکەت کە بەکارهێنا ئەم حاوێت تێئکرد دوایی ئەچون چارەسەریانە کرد و ئەگەر بەهاتە بە هەڵەش بۆ نمونە بڕێکی زۆر کەم ینی تێکەڵ بە ئاوەڕۆکە بواە لە دەست بەجێ وێزگەیەک هەبوو کە چاودێری باڵێن ئاوی هەموو بەشەکانیە کرد دەست بەجێ چکە ئەوان پێوانەی ڕیل مێشۆنن بەردەوام ینی چرکە بە چرکە ئامێرەکانیان هەستیارە ئەخوێنێتەوە ئەگەر پێکاتێکی نامۆ مادەیەکی کیمیایی بوونی هەبێت جیازانەیە ئەڵێ لە فلان بەش ئەم مادێ لای ئێوە هاتووە هۆکارەکەی چی ئاگادارمان کرد حەچی مادەکان هەیە و پاشەڕۆکان هەیە هەمووی بە یەک چاوزەیرەکرێت ئەوەی شلە تێکەڵ بە ئەوەی کە شلە تێکەڵ بە ئاوی پاشەڕۆیەکەن ئەوەی ڕقە تێکەڵ بە تانجەرۆیەکەن و ئەوەی کە هەواشە ینی پاشەڕۆی هەوایی کوشندەیە تێکەڵ بە بەرگە خۆت هەموو ئەم شتانە کە ئەزانی بۆ جەنابەت ڕێگری ناکەی بۆ تۆ پێیان ئازان چێت لەبەرەوەی کە کەس گوێ لێمە ناگرێت لە شاری هەولێر لە ڕێگەی سیستەمی ئۆتۆکلێڤ بە بخارکردن لەم شوێنەدا کابۆنێکی یەکجار سامناکی هەیە پاشماوە پزیشکەکان لە ناو دەبرێ کاری ئەم ئامێرە ئەوەیە پاشماوە ژاهراویەکان بکاتەوە بە پاشماوەیەکی ئاسایی و دواتر لە ناوی ببات زیاتر پاشماوەکان هی نەخۆشخانە حکومیەکانن لێرە بەشێک لە نەخۆشخانە ئەهلیەکان بە پێچەوانی شاری سلێمانی بە پارە لێرە پاشماوەکانیان لە ناو دەبن بەڵام ئەم شوێنە هەموو کات کراوە نییە ئەوە تا نووسراوە ڕۆژانی هەینی و شەممە و ڕۆژە پشوەکان پاشماوە وەرناگیرێ ئاماری لە ناوبردنی پاشماوە پزیشکەکان بە شێوەیەکی زانستی لە نەخۆشخانە حکومی و ئەهلیەکانی پارێزگای هەولێر لە ساڵەکانی 2017 و سەرەتای ئەم ساڵ بەم جۆرەیە ساڵی 2017 بڕی 478,398 کیلۆگرام پاشماوەی پزیشکی لە بنکەی تەندروستی و نەخۆشخانە حکومیەکان لە ناو براون بەڵام لە سنتەر و نەخۆشخانە ئەهلیەکان تەنها 19,765 کیلۆگرام پاشماوەی پزیشکی لە ناو براون لە ساڵی 2010 بڕی 658,904 کیلۆگرام پاشماوەی پزیشکی لە بنکەی تەندروستی و نەخۆشخانە حکومیەکان لە ناو براون بەڵام لە سنتەر و نەخۆشخانە ئەهلیەکان تەنها 22,876 کیلۆگرام پاشماوەی پزیشکی لە ناو براوە لە سێمانگی سەرەتای ئەم ساڵی 2019 بڕی 30,568 کیلۆگرام پاشماوەی پزیشکی لە بنکەی تەندروستی نەخۆشخانە حکومیەکان لە ناو براون بەڵام لە سنتەر و نەخۆشخانە ئەهلیەکان تەنها 5,400 کیلۆگرام پاشماوەی پزیشکی لە ناو براوە زبڵی پزیشکی نابێت تێکەڵ بە زبڵی ئاسایی بکرێت لە هەولێر نابێت کۆی بکەنەوە ئللا دەبێت بە ناچاری بێنن ئێمە بۆیان چارەسەرکەین و چارەسەری پزیشکی بکرێت بۆ من لە ساڵی 2017 لە کەرتی گشتی حکومیەکان 478,398 کیلۆ فەوتاندراوە بەڕێگەی ئەو ئامێرە پزیشکە بەڵام لە کەرتی تایبەت لە نەخۆشخانەکان تەنها 19,765 بەڵام ئێستاکە لە 2010 22,887 تان فەوتێنراوە لە کەرتی تایبەت نەخۆشخانەکان تەنها لە 2019 تەنها لە سێمانجی یەکەمدا 5,400 تن فەوتێنراوە لە کەرتی گشتی بەڵام 3,568 کیلۆغرام واتە بەڵێ دەکا 30 تن لە کەرتی بەڵام ئەگەر ژمارەکان پێمانەڵێن بەرەو زیادبوونە نەخۆشخانە ئەهلیەکە هەیە دکتۆر ئەو ژمارەیە زۆر نییە کە ئێمە ئەو بەرنمەیە تەبعاً لە چێ دەست پێ دەکات لە ناو قاوشەکان لە عملیاتەکان لە پێشوازی لە هەموو شوێنەکان حتا سندوقی بیان بڵین زبڵدانێکە جیاوازە زبڵدانەکە جۆری
پاشماوی پزیشکی نابێت تێکەڵ بە پاشماوی ئاسایی بکرێت ئەگەر دواتر بەڕێستان لە نەخشەکان بینن لێەوە کۆ دەکرێتەوە جارێشتر بە قەپاتکراوی بە کیسەی داخراو چون ئەتوانن زیاتر خەستەخانەکانی خۆتان بە نەخۆشخانە ئەهلیەکانسیارێکی جوانت کردگوتت چۆن پێڕادەگات و چۆن ئەو ژمارەیە کەمە لە تا ئەو خزمەتگوزاری ئەو پاشماوە منش لەگەڵتم تەئید دەکەم کە ئەو ژمارەیە هێشتانەکە ئامانجی ئێمە نییە کە بە تەواوەتی 100% پاشماوی کردی تایبەت بازەکەم نەخشخانەکان ئێمە پێشنیارمان کردیەوە پرۆژەمان داوەتە ئەنجومەنی ژینگە و سەرگات شارەوانی و بە وەزارەتی تەندروستیش کە دەکرێت ئەمە لە ڕێگەی ئەوەی چی سنترال یان بڵین کارگەیەکی سنترلی چارەسەرکردن ئەم پرۆژەیە فراوان بکرێ ویان نەخۆشخانە ئەهلیەکانیش دەبێت پابند بن بەدابینکردوە 1 تا 2 نەخۆشخانە ئێستا پابند بوون و ئامێرەکان هێناوە. دکتۆر من لە قسەکانی جەنابتە بۆ گەیشتم هێشتا پاشماوە پزیشکیەکان بە تەواوی لە ناو نابرێن بەو سیستەمی کە جەنابەت باسەکە تۆکلێر لە ناو نابرێ هێشتا هەندێکیان هەر فڕێدرێن بە تایبەتی ئەهلیەکان کەواتە زەنگێکی مەترسیدا لەسەر ژینگار هەیە. ئێمە وەکو باس لە هەر شوێنێک لە هەر شوێنێک لە هەر نەخۆشخانەیەک و سزا دراون و ئاگادرایش کرانەوەتەوە بەڵێ بە تاکی دواتر دەتوانێت ئەو ئەوراقانە بینی بەڵێ ئێمە وەکو پێم گوتی ئاگدار کرانێتەوە سزا هەبووە بۆ ئەو نەخۆشخانانەی کە پاشماوە پابندین بەڕێنمایەکان تازە سزای مادی تازە هاتووە لە بۆمان لە وەزارەتی تەندروستیەوە کە دەکرێت سزای مادیشیان بکەین بەڵام ئێمە سزاکان زۆرە لە ئاگدارکردنەوە بگرە لە دوورخستنەوە بگرە و لە ڕاگررتنی ئیش تەنانەت هۆڵی نەشتەرگەریمان ڕاگردووە تا گەیشتەوەی نەخۆشخانەش داخراوە فڕێدانی پاشماوە هەم ئەو هۆکارە بەتەنیان نا چونکە ئێمە تیمی تەفتیش کە دەچێت تەنها بۆ یەک بابەت ناچێت ئەوە بەشێکە لە بەرنامەکە بەڵام بۆی مۆڵەتی هەیە نییە ئایا لە تا چەند شوێنەکە تاقیمە تاقیم نییە ئایا تا چەند پابندم بەڵ کۆمەڵێکرنمە ئێمە کلێشەیەکی تایبەتەیە کە هەموو بابەتەکانی تێدایە. پرۆگرامی بنکۆڵەوەی بۆ ئاشکرا بووە لە ناوەڕاستی ساڵی 2010دا وەزارەتی شارەوانی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕاست پێراوە بۆ ئەوی بە پەلای کێشەی چەند ناوچەیەکی وەکو تانجەرۆ چارەسەر بکرێ لە ڕێگەی پرۆژەی لاندفیلد جیاکردنەوەی خۆڵ و دوورخستنەوەی پاشماوەکان و نهێشتنی پاشماوە شلە ژەهراویەکان بەڵام تا ئەم ساتە هیچ نەکراوە. کەسی یەکەمی ژینگەی هەرێمی کوردستان داوا دەکات ڕێکخراوەکان فشاریان لەسەر زیاتر بکەن نایشارێتەوە کەم تەرخەمی هەیە و پێویستە چارەسەری بەپەلی بۆ بدۆزرێتەوە. ڕاستە چاودێرین منەفیز نین ئێمە دەستگایکی تەنفیزی نین چاودێرین لەبەر ئەوە ئەتوانین زەخت بکەین بەڵام بۆ ئەو چاودێریە بە باشی هەستی پێ ناکرێت کارگەکان هەر بەردەوامن لە فڕێدانی پاشماوە قورسەکانیان نەخۆشخانەکان بەمان زۆر چاودێریی ڕاستون هەستی پێ ناکرێت ڕاستە چکە یاسا و ڕێنمایەکانمان بە تەواوەتی جێبەجێ نەکردووە بارودۆخی کوردستان لە نەبوونی یاسانیە لە جێبەجێ نەکردن کێشە یاساکانمان لەوانەیە کەم و کوڕیان تیا هەبێت بەس بای ئەوەندە هەیە بەتابەت یاسای ژمارە هەشتمان ساڵی 2010 یاسای پاراستن چاکردی ژنیگە بەرجێبەجێ نەکراوە جێبەجێ کرێ بەس بە ئاستێکی کەم تەمان هەمووشمان بە حقیقەتێک هەیە لە کوردستان ئاژین کاک بای ئەوە خاتر خۆتریشی تیا بووە ئێمە وا بکەین کە ئەمە نەبێنێ بۆ منی گیراوەلەوەی کە پاشماوەکەی ئەگە خەڵکیش تووشی شەرپەنجە بکە هەر ئەنی لی گەڕاون بەداخەوە من بۆیە ئەمێ بە شێوەیەکی زانستیانە ئەمانە مامەڵی لەگەڵا بکرێ من لە 2010 مانگی 6 چوومەتە تانجەرۆ و پرزنتیشنێکم ئامادە کرد بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جەگری سەرۆکی حکوومەت و هەندێک لە وەزیرە پەیوەندیدارەکان لە ئەنجومەنی وەزیران بۆم باسکردن و خسمە ڕوو کە کێشەکە چییە و چارەسەرەکانیش چییە ئەوە بوو لەگەڵ وزارەتی شارەوانیە قسە بکرا و بۆی بتوانین چارەسەر بکرێت. ئێستا چارەسەرەکە چۆن نەکرێت؟ چارەسەری زانستیانە پێڵین لاندفیل تەمری سەحی ئەو شوێنەی کە خاشاکی تیا ئەشاردرێتەوە لەبێ بە سیستیمێک دروست دەکرێت کە ئەو دەرچەک هەواییە بە دغازانە بابلین کە دەرەچن بە تایبەت غازی میتانە بە بۆری دەرەچێت سیستمی بۆری دامرێ بابلین و سیستمێکیش دامرێ هەر بە بۆری بابلین بۆ کۆکردنەوەی ئەو لیتا و لیچەیتی بابلین کە لە ئاکامی شیبوونەوەی خاشاکەکە دروست دەبێت جارێکی تر ئەیبەنە سەرەوە بە پمپ سەحبیەکەنەوە لەوێشەوە ئەیبەنە وێزگەی پاکردنەوە طبعاً کەواتە ئەمە ئێمە هەر ئەوە نییە ئەم شوێنە دروستکرێ ئەبێ وێزگەی پاکردنەوەش هەبێ بۆ ئەوەی کە ئەوە ئەو دروست ئەمە بیری دەکراوەتەوە یان نەخێر ئەکرێت تەنفیز بکرێ ئەمە بە شێوە زانستێکەیە کە جەنابە ئەکرێ وا چارەسەر بکرێ ئەڵام بۆچی ناکرێتە بۆری عەمەلی
ئێمە وزارەتی شارەوانی هەڵەسێ بەم کارە ئێمە وەکو دەستەی پاراستنی و چاکردن باسیکرد چاودێرین ئێمە لەسەر پرۆژەکانی حکوومەت و پرۆژەکانی کەتی تایبەت بەس ئەوان ئەولایەنن کە هەڵەسن بە کارگە دروستکردنی کارگەی ریسایکلین ئێمە وەکو حکوومەت ئەبواە کارگەی ریسایکلینمان هەبێ ئەبواە بڵین وێزگەی پاکردنەوەی ئاومان هەبێت وێزگەی پاکردنەوەی ئاوەڕۆمان هەبێت. چارەسەرەکان بریتین لە دروستبوونی کارگەکانی ڕسایکلین و وێزگەکانی پاکردنەوەی ئاو و ئاوەڕۆ بەوەی هیچ نەبێ ڕێگا بگیرێ لە تەرشەنەسەندنی زیاتری نەخۆشیە ترسناکەکانی وەکو شێرپەنجە. لە کۆتاییان پرۆگرامە بۆ گەیشتین ئەگەرچی لە هەندێک شوێن بە شێوەی سووتاندن و بە شێوەی تابخێرکردن و بە هەڵمکردن بەشێک لە پاشماوە پزیشکیەکان لە ناو دەبرێن بەڵام هێشتا بەشێکی زۆری ئەو پاشماوە پزیشکیە ڕق و شلانە لە ڕێگەی ئاوەڕۆکان و لە ڕێگەی شوێنی فرێدانی زبل و خاشاک تێکەڵ بە ژینگە دەکرێنەوە وەک دەوترێ مەترسێکی گەورەی ژینگەی دروست دەکەن. تا بەرنامەیەکی دیکەم و لایەکتان لە خۆشییابن. خۆتان لەگەڵ.